لەگەڵ نزیکبوونەوە لە 25 ئەیلول وادەی دیاریکراو بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم کێشمەکێش و مشتومڕەکان تونتر دەبنەوە. حەشدی شعبی هۆشداری دەدات لەوەی کە ئەنجامدانی ڕیفراندۆم کێشەی گەورەی بەدواوەیە و ئاسان نییە. لایەنە کوردیەکانیش تا ئێستا سووربوونی خۆیان لەسەر ئەنجامدانی دووپات دەکەنەوە. ئێمە جاری بزانن ئەم ڕەفاندۆم ملەتی کورد هەموو ڕازیە ئەو ڕەفاندۆم ئیجرا بێت یانە وەختی نییە. ئەم قسەی سیاسەکانە قسەی حکوومەتە قسەی من نییە. ئەمە تەنسیقاتی گەرەکە جار عەجەلە مەکەن. ڕەفاندۆم یەکچی شتێکی سە ئەلەوە ئەلام زۆر گەورە بووە بەس تەطبیقی زەحمەتە ئاسان نییە. بەرپرسی گشتی ڕێخستنەکانی پارتی لە ناوچە کێشە لەسەرەکانی پارێزگای سەلاحەددین و گەرمیان جەخت لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە وادەی دیاریکراودا دەکاتەوە و ئاماژە بەوە دەکات ڕیفراندۆم پرسێکی نێوخۆییە و حەشدی شعبی مافی دەستێوەردانی نییە. خۆی بە قەناعەتی من ڕیفراندۆم لە کاتی خۆیان ئەکرێت چونکە قیادەی سیاسی بڕیاریدا و لەو بڕیاریشا زۆربەی حزبەکانی کوردستان هەیە کە نوێنرایەتی خەڵکی کوردستانەکەن. سەبارەت بە قورسی پرۆسەکە بە تاکید پرۆسەیەکی ئاسان نیە چونکە ئێمە چواردەورمان گیراوە بە کۆمەڵێ وڵات کە لەوەتەی هەندژی ماف و ئازادیەکانی ئێمن بە تاکیدەم بابەتە لای ئەوان قبول کراو نییە و بە جۆرێ لە جۆرەکان پێی نیگەرانن بەڵام دەکرێت بە گفتوگۆتیان بگەێنین کە ئێمە عاملی ئیستقرارە بینەک دروستکردنی مشکیلە لە مەنتیقەکە. تورکیا و ئێران بە فەرمی هاتوونەتە خەت بۆ دژایەتیکردنی ڕیفراندۆم و تەنانەت کۆبوونەوەی ڕاستە و خۆشیان بۆ ئەو مەبەستە ئەنجام داوە. هەر بۆیە بەرپرسەکەی حەشدی شعبی چاوی لە دەستی ئەو دوو وڵاتەیە لەگەڵ کووردا نێوەنگیریان بکات. بەڵام بەرپرسەکەی پارتی دەڵێت ئەو دوو وڵاتە دژی کوردن و لە قازانجی کورد قسە ناکەن. ئێمە ئێستا مشکلەی گەورەمانە داعیشە بە عێراقی نەجات بدەینە داعیش دوای دانشن ئەگە حەلمان نەکرد هاوسەکانمان هەیە دەوڵەکان دەتوانن من و تو عاجزین ئەتوانین لە یەک مێزێکە حواری دانشین مشکلەی خۆمە حەلکەین. لە ڕاستیشان ناکرێت ئێمە گوێ لە ڕێی وڵاتانی تورکیا و عێراق و ئێران بگرین بۆ ڕیفراندۆم چونکە وەکوتم ئەوان دژن ڕیفراندۆم مافێکی تەبیعی هاوڵاتیانی خەڵکی کوردستانە هەر لە ڕووی ڕێکەوتنامە نێو دەوڵەتیەکانیشەوە هیچ وڵات و هیچ لایەنێک مافی نییە وەکو تاک ئەم مافە لە خەڵک وەرگێتەوە. ناوچە کێشە لەسەرەکان زۆربەی لە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدان و کورد دەڵێت ڕیفراندۆم لەو ناوچانەش ئەنجام دەدات. ئەمەش هێندەی تر حەشدی شعبی و وڵاتانی ئیقلیمی نیگەران کردووە کە بە هەموو هێزیانەوە کار بۆ لاوازکردنی پێگەی کورد لەو ناوچانە دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.